بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. شێوازی میوانداریکردن تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. میوانداری یا بە میوانبوون واتە بەرخورد و بەرکەوتنی دوو خێزان یا دوو کەس لە شوێنێک کە یەکێک لەم دوو لایەنە خاوەنیەتی بە شێوەیەکی گشتی. ئیسلامی پیرۆز وەک هەر ئاداب و ڕێسایەکی تر بۆ ڕازاندنەوە و جوانکاری دەوڵەت و شەریعەتەکەی لە سەرەتای قۆناغی مەدینەوە گرنگیەکی زۆری بەم بوارە داوە و زۆریش جەختی کردوتەوە لەسەر پاراستنی ڕێوشوێن و یاسا و ئادابەکانی میوانداری. لە ئاداب و ڕێسای میوانداریدا خودای گەورە بەدەقی ئایەت ماف و ئەرکی هەردوو لایەنی باس کردووە و پاراستوونی هەم میوان و هەم خانەخوێ. دەبێت لەم یەکتر بینین و کۆبوونەوەیە کەسایەتی و شعوری هەردوو لا بپارێزرێت. خودای گەورەش فەرمان بە موسڵمانان دەکات پێش ئەوەی بچنە میوانی بە یەکێک لە هۆکارەکان یەکتری ئاگادار بکەنەوە و تەنانەت ئەگەر لە بەردەرگای ماڵی خانەخوێشدا بە هەر هۆکار و کێشەیەک بێت خاوەن ماڵ پێی خۆش نەبوو میوانەکەی لەو کاتەدا بچێتە ژوورەوە و لە کێشە و موسیبەت و نەبوونی و گرفتەکانیان ئاگادار بێت. ئەگەر خاوەن ماڵ داوای لە میوانەکەی کرد بگەڕێتەوە و هاتن و سەردانەکەی بخاتە کاتێکی تر ئەوا دەبێت میوانەکە بە دڵفراوانی و سنگێکی فراوانەوە بگەڕێتەوە و هیچ زیزبوون و عادزبوون و گرەیەکیش لە دڵیا بەرامبەر بە خانەخوێ و خاوەن ماڵ دەرنەبرێت. چونکە خوای گەورە بە دەقی ئایەت بە موسڵمانان دەفەرمێ گەڕانەوەتان شارەزا نەبوون و ئاگادار نەبوونتان بە کێشە و گرفت و نەبوونی خاوەن ماڵ زۆر بۆتان باشتر و خێرترە. دەپرسین میوان کێیە و بە کێ دەگوترێ میوان؟ ئاداب و عرفی میوان ئایا لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر جیاوازە یا تەنها کۆمەڵی یاسا و عرف و عادەتی کۆنکرێتی و دیاریکراون؟ باشترین ئاداب و شێوازی میوانداری بۆ کۆمەڵگەی کوردی کە ئێمەی تێدا دەژین چییە؟ قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری مەزن چۆن باز لە ئاداب و عرف و عادەتی میوانداری و فەزڵ و گەورەیی میوان دەکەن. بەڕێزان پاژناو بڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عەبدولهادی محەممەد زانای ئاینی تاوتوێی پرسی میوانداری شێوازی میوانداریکردن دەکەین و وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تریشتان بۆ وەردەگرم. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا گیان زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باس و خواست. زۆر سپاس. سەرەتا پێمان خۆشە تعریفێکی میوان بزانین میوان کێیە و بە کێ دەگوترێ میوان؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. لحقيقة میوان ئەو کەسەیە کە غەریبە بە ماڵەکەیتۆ ڕوئەکاتە ماڵەکەیتۆ یان ئەوەیە کەسێکی دۆست و ئاشنایە بە هەمان شێوە لە دوورەوە دێت بۆ ماڵەکەی تۆ سەردانت دەکات. زیاتر میوان بۆ کەسانە ئەوترێت کە لە دووری شارەکەی خۆتەوە دێن جا لە وڵاتێکی ترەوە بێ یا لە شارێکی ترەوە بێ زیاتر ئەوانە پیان ئەوترێت میوان. جا ئەو کەسانە زیاتر خاوەنی چۆن لە خزمایەتین یان خزمایەتیان نییە. ئەگەر خزمایەتیان هەبێ وەکو سیلەی ڕەحم و هەم میوانیش دائیمەن پێشوازیان لێ ئەکرێ. ئەگەر تەنها دۆستایەتی بوو دوور بووکو خزمایەتی ئەوە میوانێکە و پێویستە بە هەموو شێوێک خزمەتی بکرێت. یا هەنێک دۆست نییە ناسراویش نییە بەڵام وەکو غەریبێک ڕێبوارێک ڕێکەوتوتە شارەکەوە تۆ ئەو کاتە میوانداری ئەەکەی. ئەوە پێوترێ میوان لە وڵات لە شوێنێکی ترەوە لە شارێکی ترەوە کە هاتبێ پێوترێ میوان. جیاوازیەکەی لە ڕای ڕابۆچوونە لەسەر ئەو کەسانی کە ئایا دراوسیەکان و ئایا خەڵکی شارەکەت کە دێ بۆ ماڵ پێوترێ میوانیان نە. هەندێک لە عورف و عادەت ئەیگۆڕێ هەندێک بە میوان حسابەکرێ چونکە لە وڵاتی شوێنی وایە هەیە سەردانیکردنوشت غەریبە کەمە. یعنی گەر کەسێک بێ بۆ ماڵێن وەلەو لە نزیکی گەڕەکەی خۆشیان بە هەر میوانە.
ئەگەر ینی لە زەوات ڕەحیم بێ ینی ئەوانی کە خزمەتی و قەرابەتی و نزیکاتی چەند هەیە هەر میوانە وەکو ئەوچێتە باوی عورف و عادەتەوە زیاتر بۆ ئەو کەسانی کە لە ناو شارەکەیان بەڵام زیاتر میوان ئەو کەسێک کە دۆستێکتە ئاشنایەکتە یا خزمێکتە لە دوورەوە دێت میوانە یان غەریب و ڕێبوارێکە و لە ناو شارەکەی و ماوەتەوە تۆ میوانداری لەکەی بە هەمان شێوە ئەوش هەر میوان لە ڕوانگەی شەرعەوە یاخود لە ڕوانگەی قورئانەوە چۆن سەیری میوان دەکرێت چونکە ئەزانین قورئانی پیرۆز لە چەند شوێنی جیاوازدا باسی لە میوان یان لە ئاداب و ڕسوماتی میوانداری کردووە یان بە شێوەیەکی گشتی خوای گەورە و پێغەمبەری مەزن سڵ عەلەیهی وسەلەم چۆن باسییان لە فەزل و گەورەی میوان کردووە و ئاداب و یاساشیان بۆ داناوە. بەڵێ ئەگەر تەماشا بکەین بە نەسی قورئان خوای پەروەردگار بە نەسی ئایات خوای پەروەردگار لە قورئانە ئاماژەی داوە بە میوان کە میوان ڕێز لێگیراوە. خوای پەروەردگار لە سوورەتی ذاریاتەکە باس لە ئیبراهیمەکە عەلەیهی السەلام کاتێک مەجموعەیەک مەلائیکە هاتن بۆ لای ئەم وای زانی بەشترن ئینسانن هاتوون و میوانداری لێکردن. وهل أتاك حديث ضيف إبراهيم المكرمين آية بيت جيشتو أي بيغمبر صلى الله عليه وسلم باسو خواسي میوانەکانی ئیبراهیم کە ڕێز لە جیراوبوون جایا لای خوای پەروەردگار و ڕێز لە جیراون کە مەلائیکن یا لای ئیبراهیمەوە کەوەکو ئەوەی کە خاوەنی ماڵە و میوانداری میوان ڕوتیەکە إذ دخلوا عليه فقالوا سلاما قال سلام قوم منكرون کاتێک کە چوونە ماڵەکە و سلامیان کرد پاشان فەرمی عليكم السلام ورحمة الله بڵێن سلام ئەوەی جوابی سلامەکەی دانەوە قوم منكرون فەرمی خەڵکێکی ناتان ناسم جاء فرمي فجاء بعجل سمين فقربه إليهم قال ألا تأكلون يكسر شو لنا شون الله حيواناتك خويا باشترين شتك جوركي قلوي تشاكي هالبجار بويسر برين فقربه إليهم نزيك كذا يعني بوي كل بششت خوارن وبيدانان قال ألا تأكلون تباشاك ناخن نانا بيشرو فأوجس منهم خيفة ترساء جاء إبراهيم عليه السلام ترساليا قالوا لا تخف وبشروه بغلام عليم ألو كاتيا كزانيا إبراهيم خريكة بدرسي يعني وكو ترسي بشري يعني ترسي طبيعي نك بغمريك ولا ستيكي وبدرسي بلام كالسيدي كل أمانة ديال أمانة غريب أمانة خلق يكن يعني خرافي كان هبيلان يعني والحاصل ناسين جا فرمي أو أنت خوان بيناسا تاني مهاتين مجدي أو دينك خوي برجار کوڕێکت پێ بەخشێ. بەڵێ مامۆستا بە شێوەیەکی گشتی ئەمە ڕووداوێک بۆیان بۆ من چیرۆکێکە کە کۆمەڵێ مەلائیکە لە شێوەی مرۆڤدا ئەچنە ماڵی سەیدنا ئیبراهیمەوە سەلامی خوای لێبێ. بە شێوەیەکی گشتی بۆ کۆمەڵگەی موسڵمانان خوای گەورە چۆن باز لە میوانەکە یا چۆن ئەفەرمێت کە میوان ئەمە وەسف و سیفات و ئاداب و ڕسوماتەکانیەتی. ئەگەر تەماشای فیلمەکانی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم یعنی وەکو بڵێ چۆن لە خەوەر و خلافێک هەیە لە نێوان زانایانە کە ئایا دوایش ئەگەر بینە سەری واجبە ڕێزگرتن لە میوان و میوانداریکردن یان سنەت و مستحەبە. بەڵام لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه. ئەو کەسی کە باوەڕی هەیە بەخوا و ڕۆژی دوایی با ڕێزی میوانەکەی بگرێت. لە فەرمودێکی ترا فەرمێ لا خير في من لا يضيف ئەو کەسی کە میوانداری ناکە خێری تیان نییە. ئینسانێکە بە کەڵکی کۆمەڵگای خۆی نایەت مجتەمع نایەت. بە هەمان شێوە ئەگەر تەماشا بکەین خوای گەورە لە زەمی ئەو کەسانی کە نەچون بەدەمی میوانەوە لە سورەتی کەهفە کە فەرمێ فانطلقا حتى إذا أتيا أهل قرية استطعما أهلها فأبوا أن يضيفوهما فوجد فيها جدارا يريد أن ينقض فأقام. إيش باس لو كافر خلق شونا موسى عليه السلام قال هاوريكي كلام خضراء بيك وشونا ديك داوای کرد لە خەڵکی دیەکەی خواردنیان بداتێ برسیان بوو فأبوا أن يضيفوهما بەڵام ئەوان میوانداریان نەکردن کەواتە میوانداری نەکردن خۆی بۆ خۆی بە نەسی قورئان شتێکی باش نییە شتێکی ناپەسەندە و بە نەسی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەمان شێوە یعنی یەکێکە لە حەق و مافی ئینسانی موسڵمانی حەقیقی دینداری حەقیقی کە ئەبێ ئەوە لە خۆیان بێنێتە دی کە میوانداری بکات. بەڵێ مامۆستا ئەم چەند ئایەت و فەرموودە پیرۆزانە ئاماژە بە ینی لایەنی خانەخوێیەکەن ئەوەی کە میوانەکە دەچێتە ماڵیەوە. بزانین خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم چ ڕێستا و ئادابێکیان بۆ خودی میوانەکە داناوە. کاتێکەوە من ئەبمە خانەخوێی کەسێک یان میوانداری کەسێک دەکەم دەبێت میوانەکەشم کۆمەڵێ سیفات و
خاڵی هاوبەش و ئەم شتانەمان هەبێ یا کۆمەڵی یاسا و ئاداب و عرفی پێبێت کە ڕەچاویان بکە وەکو کوردەڵێ چوویتە شاری کوێران دەست بە چاوتەوە بگرە. میوان چییە و چۆن خوای گەورە باسی کردو کە ئەبێ کۆمەڵی یاسا و سیفەتی تێدا بێ؟ کاتێک کە تۆ سەردانی شوێن ماڵەکەیت ئەچی بە میوانی ماڵێک ئەچی بەوانی شوێنێک ئەگەر ماڵیش نەبێ ینی هەر شوێنێکی عام بێ گشتیش بێ مادەم هەندێک عرف و ئادابی خۆی هەیە پێویستە تۆ ڕەچاوی بکەیت بەڵام ماڵ بە تایبەتی کە خۆی پەرگار باس لەوکە کاتێک کە چوونە ماڵی کەسێکەوە ماڵەوە ئیستئذان بکەن یعنی داوای ئیزن بکەن. جا تەماشاکە عولەما فەرمون ئەگەر تۆ چیتە ماڵی خۆتەوە لەو کەسانی کە مەحرەمتن وەکو دایک و خوشک و کچوو ئەمانە پێویست بۆ بکە ئیستئذان وەربگرێ تەڵەبی ئیزن بکەی داوای ئیزن بکەی لە دەرگا بدەی بۆ نمونە وەکو بڵێ بە شێوەیەک لە شێوەکان ئاگاداریان بکەیتەوە کە تۆ یەیتە ماڵەوە ئەبێ بۆ کەسێک کە تۆ هیچ سیلەیەکی ڕەحم و خزمەتی لەگەڵیان نییە تەنها تۆوی بە میوانی ئەوە هەر ئەولاتر ئەبێت تۆ ئیزن وەربگری. ئیزنەکەش ئەمڕۆ گۆڕاوە هەنی بۆ نمونە تۆ توانین لە دوورەوە بە تەلەفۆنێک پێشتر ئاگاداری بکەیت و کە ئەمەوێ سەردانە بکەم مەجالت هەیە بۆت ئەگەونجێت بۆ دەکرێت یان ئەوەیە تەلەفۆنت نییە بۆ نمونە ئەچیتە بە دەرگای ماڵەکە لە دەرگا ئەدەیت تا سێ جار لە دەرگا ئەدەیت کردیانەوە باشە و فەرمویان لێ کردی سەلامەکەیت و ئەچیتە ژوورەوە کەچتە ناو ماڵەکەش پێویستمان بە هەنی ئاداب هەیە کە ئینسانێک کە سەردانی شوێنەیەکە بەڕاستی ڕەچاوی بکە هەندێک ئاداب هەیە یەکێک لەوانەیە ئەوەیە کە تۆ وتمان دوای ئیزنەکەی کە وەرەگری ئەچتە ماڵەوە سەلامی لێکەی پاشان چیەکەی چاوت ئەپارێزی لە ئەوەی کە لەو ماڵەدا هەیە بە تایبەتی ئافرەتان و ئەوانە یعنی ئەبێت کە ئینسان گەڵ چۆ ماڵەکەەوە پێویستە بەڕاستی چای بە تەواوی بپارێزێ و زمانیشی بپارێزێ. پاشان تۆ سەیرەکەی جاری میوانەکەت کە خاوەن ماڵ کە پێشوازیت لێەکە لەکوێ ئەو داینایت لێوێ دابنیش. مامۆستا زۆر جار میوان بۆمنە وا ئەزانێ ئەگە بچێتە سەرەوە یان بۆمنە ئەم خواردنە بەو شێوە بخوایە لەو شوێنە دانیشێ ئەیکا بە ئینکاری لە کاتێکا بۆمنە سونەتە خاوەن ماڵ چه شوێنێکی بۆ دانایی ئەگەر لەبەر شوێنی مەحرەمی ماڵەکەی بێ یا لەبەر ڕێزی تۆ بەگوێی بکەوانە فاتەمە زۆر لە میوانەکان ئینکاری ئەکەن نەوەڵا هەر من بەرامبەر ئەم دەرگایە دانیشم یا بەرامبەر مەتبەخ دانیشم یام خۆی وا ئەزانێ میوانە خاوەن ماڵ لێ تەواضع و ڕێزەوە واکە بە زۆر جار خاوەن ماڵ خۆی ئەزانێ شوێنی مەحرەمی ماڵەکەی کوێ خۆی وەکوتمانوکێک لە ئادابەکان کە ئینسانی موسڵمان بەڕاستی کاتێک چێتە شوێنێکەوە میوان ئەبێ لەو شوێنە ئەبێ ئەو چۆنە لە چاوەڕێی ئەوە بکات کە خاوەنی ماڵەکە و خاوەنی شوێنەکە لەکوێ دای ئەنێ بە هیچ شێوەک نابێ خۆی لە شوێنی کەدا بنیشێ بەشکە ئەو شوێنێکی گونجاو نەبێ بۆی چ لە ڕووی جاری وایەتەوە لە شوێنی کەدانشی ڕێگایە هات شوێن پیاێت کەسێک دێت چاو قاوێرێت لەوانێت تۆ بۆ ئەویش هەرهین بێت چۆن لە ناڕەحەت بێ هات چۆکی یان لە شوێنی کەدانشی ممکنە ئەو میوان خاوەن ماڵە کە تۆ خاتە ئەو شوێنەوە داتەنێ احترام بەڕاستی چکە ئەبێ لە شوێنێکی باشە کە داتەنێ و شوێنێکە بڕمە بەرزیە وعنی چۆن دەسەرەوەی مەجلیسە ئەگینا خۆ دەگەر هەڵبووی لە خوارەوەی مەجلیس دابنیشی شتێکی باشتەکەی بەڵام چۆن ئەوە ڕەچاو بکەی کە لە شوێنەکان نەبی کە بێتە مای ئیحراجی بۆ ناو ماڵەکە بە هەموو شێوەکانیەوە. پاشان لە ڕاستیە کاتێکیش کە تۆ چتە میوانی ئەبی میوان لە شوێنەکە چۆن وەکو کەسێکی هێمن و هێدی و لەسەر خۆ دانیشی وەکو خاوەن ماڵ تەسەڕوف ناکەی حتا هەڵێ پرسیار ناکەی لە شتێک کە ممکنە خاوەن ماڵ حەز نەکات تۆ ئاگاداری بی حەز نەکات تۆ ئیتیلاعت هەبێ بەسەریە حەز نەکات تۆ بە تۆی بڵێ پرسیار مەکە هیچ مەڵێ عنی هەر اعتیادی چۆن لە قسەی اعتیادیەکەی تۆ ئەمانە کە تەتەڕوک نەکەی بۆ هەنێ مەسئلە کە ممکنە یعنی حەز نەکات پێی خۆش نەبێ لەبەرەوە بەڕاستی کە ئینسان چۆ ماڵەوە پێویستە ماڵێکەوە بە هەموو شێوەیەک خۆی وەکو میوانێک پیشان بدا کە میوانیش وەکو خاوەن ماڵ نییە تەنانەت بەبێ ئیزنی ئەو یعنی چۆن سەیری تەلەڤیزیۆنەکەش نەکە بڵێ ئیجازە هەیە یعنی ئەو کەناڵە خۆشە ئەگەر بیکەینە فڵان کەناڵەوە یعنی بەڕاستی هەنێک ئاداب هەیە کە پێویستە ئینسانی کە چۆن لە میوان بوو لە ماڵەکە وەکو وتمان ئەوەی کە ئیتر بە عورف و عادەت هەموو و حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێ کردووە کە تۆ بە ئاەتەکانیش بە هەمان شێوە شتە ماڵەکە وەک دوای ئەوەی کە
ئیستئزان و سەلامەکەیت ئیتر تۆ لە شوێنەکەدا دانیشتیت ئیتر حاصل تۆ چاڕێەوەی کە ئەو خاوەن ماڵە خۆی چۆنە لە فەرمان پێدا بدەن چونکە لە فارسا کە شتێکیان هەیە ئەڵێ بە کللیمەیەکی تۆزە هینیشێ لەوەڵ حاصل ئەڵێ میوان چۆنە لە ژێر ئەمری خاوەن ماڵایە بەڵام من چۆن ئینسان وڵاخێک دوو لە ڕێی میوانەوانە بەس ئەوان وەکو ئەوە ئەیڵێن چۆن بە ئارزی خۆی ئەی باو ئەیهێنێ ئەوانە میوانیش کاتێ هێشتا ماڵەکەەوە بێ ئاوا بەڕاستی چۆن لە ملکەش بێ بۆەوەی خاوەن ماڵەکە چۆندایانێن چۆن ساڵە مامەڵەکردن لەگەڵ میوان یا ڕێزگرتنی لە ڕوانگەی شەرعەوە چییە فەرزە سونەتە مستەحەبەیە چ شتێکە بەڵێ وەکو پێشتر کورد ئاماژەیەکی کورتمان پێ لای ئیمام شافعیە و حەنەفیە و مالیکیەکان سنەت و مستەحەبە کە ئینسان چۆنەڵێ ڕێز لە میوان بگرێت کاتێک کە میوانێکت دێ وەکو سنەتێک تۆ بەدەمیەوەچی وەکەوەی کە چۆنەڵێ سنەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ڕێز لە میوان گیراوە و پێغەمبەران ڕێزیان لە میوان گرتووە و مسلمانی حەقیقیش بەڕاستی پێویستە لە ڕێزی میوان بگرێ بەڕاستی و ڕێزە بۆ خۆی و حەقیقەتی دینەکەی دەرئەخا کە ئینسانێکی کامل بێ لە دینیا ئینسانێکی کامل بێ لە خواناسینیا بەڕاستی ئەبێ کراوە بێ بۆ خەڵکی و بە خزمەت بێ بۆ خەڵکی بەڵام لای ئیمامی ئەحمەد واجبی داناوە من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه أبي واجبة يعني شنو غير ميوان كي بيقول لا أو واجبي دانا أجر ميوان هات واجبة أبي لسرد كتو ميوان داري لبكي بله ما مثلا شتێک هەیە لە کوردەواریا ئەگوترێ میوان خۆشەویستی خوایە ئەمە هیچ ئاەت و دەقێک یا فەرموودە یا قسەی زانایەک وەکڵێت تەئید و پشتگیری ئەم قسەیە ئەکا یا لە کۆمەڵگەی کوردەواریا تا ڕادەیە میوان ئەوەندە خۆشەویست بە خاوەن ماڵ ئامادە بووە هەموو قوربانی وەکۆڵێ خزمەتێکی پێشکەش بکە ئەم قسەی لەکوێوە سەرچاوی گرتووە ئەگەر تەماشای ئاەت و حەدیثەکان بکەین شتێکم بەرچاو نەکەوتە لەو بارەوە بەڵام لە حقیقەتەوە وەکو جەنابەت ئاماژە پێدا هەر ئەوە ڕاستە کە بەڕاستی لە خۆشەویستی ئەو خەڵکەوە بۆ میوانداری کە لەسەر باری شاریان قورس نەبووە بەڵکو خۆشحاڵ بوون بەڵکو کراوە بوون بەڵکو دەموچیان گەشت بۆتەوە بەڵکو پێیان خۆش بووە کە میوان کەسێک ڕویان تێکاوکو میوان لەوە هاتبێت وەسیقە و متمانە و باوەڕ بەخوابوونیان بوو بێکەوەی بەوەی کە ئەم میوانە خۆشەویستی خوایە یعنی مادام ئەمە خێرێکە ڕووی تێکردین کە ئێمە خزمەتیەکەین خێرمان بۆ ئەنووسرێ بۆ بەرەکە دەکەوێتە ڕزق و ماڵ و ماڵمانەوە بەڕاستی لەو ڕۆوە دیار ئەو شتە وتراوە شتێکی زۆر جوانە دەگوترێ بۆ منە ڕزقی میوان یا نانی میوان بە خۆیەوەیت یا لەگەڵ خۆیایەتی ئەمە تا چەند ئەمە ئەوەش وەکو نەقسێک نەمبینیەوە لە ڕاستیە بەڵام وەکو ئەوی کە هەیە وەکو ئەوی کە حەقیقەتەن ئەڵێ قسمەت و نسیب چۆن ینی ئیلا ئەو کە جارێ میوانێک دێتە ماڵەکە دەڵێ سوبحان الله قسمەت چۆنە ینی ئەوە تۆ لەم خواردنت بخواردایە تۆ ئەمڕۆ بەهاتایەتە ئێرە کاتە ئینسان بەڕاستی کاتێکە میوانداری ئەکا و کاتێک کەس نەفسێکی سەخی هەیە و کراوەیە یعنی ئەو شتانە بەڕاستی هەمووی ممکنە بچێتە ئەو قاڵبوو ئەو چوارچەوەیەوە کە هەمووی بۆ خۆش لە خۆشەویستی میوانە و لە خۆشەویستی وەک لە کرانەوەی ئەو خەڵکەیە بووە کە ئەم جۆرە کەلیمات و جۆرە بیر و بۆ چوونانش بەڕاستی هاتوتە ناو باسەکە مامەسا خوای گەورە لە قۆناغی مەدینە بە یەکێک لە ئاەتە تا ڕادەیە درێژەکانیش فەرمان بە پێغەمبەر بە ڕێزەکەی صلی الله عليه وسلم و مسلمانانەکە کە ئەگەر چوونە میوانی یا یەکێک هاتە بەردەرگای ماڵەکەتان یا تۆ چوویتە بەردەرگای ماڵی خاوەن ماڵ لەو کاتا پێشتر ئیزنت وەرگرتووە کە بڕۆی بەڵام لە نێوان ڕۆشتنی تۆ و گەشتن بەردەرگا هۆکارێک هاتۆتە پێشەوە یا کێشە و گرفتێگەیە خوای گەورە فەرمی ئەگەر پێی گوتن بگەڕێنەوە ئەمە بۆ ئێوە باشترە ئێمە تا چەند سوودمان لەم ڕێز و حرمەتە یا لەم ئادابە وەرگرتووە بەڵێ وڵی خۆ نقسی ئاەتە کە بەڕاستی ئەگەر ئینسانی مسلمان بیرێ مرکزی فەرمانی خوای پەروەردگار بێت نابێ هیچ چۆنەڵێ شتێک لە دڵ دەرونیا عقدەیەک دروست بە بەرامبەر شتێکی واکە هاتە پێشەوە ئەمڕۆ عرف عادەتیش تقریبا گۆڕاوە عین تۆ تەماشاکە هەندێک شت هاتە پێشەوە کە پێویست بەوە ئەکاز چۆنەڵێ زیاتر ئامادەی سازی وەربگیرێ بۆ میوانداری و بۆ چوون بوون بە میوان ینی بۆ منە ئێستا تۆ ممکنە لەگەڵ خەڵکێک بتێ سەردانی شوێنە بکەیت ممکنە تەلەفۆنیان بۆ وەکەی پێشتر ئەوە نەبوو یەکسەر چیتە ماڵەوە و دەرگای گڕاویتەوە بەڵام
ئەمڕۆیش بە تەلەفۆنیش بە هەمان شێوە هەر عینەن لێداین دەرگاکەکە چۆن لێکە فەرمووی ئیذا قیل لەکم ارجعوا فارجعوا بە هەمان شێوە تۆ کە چتەما ئەتوێت سەردانی شوێنە بکەیت ئەم شوێنە ئەم ماڵە بە تایبەتی ئەتوێ بچی بە عایلەی بچی بۆ میوانداری خزمێک کەسێکت ئەم ماڵی کە تۆ ئەچی بە ماڵیان ممکنە لەو کاتا مشکلەیەکیان هەبێ حەز نەکەن مشکلێکی خێزانیان هەیە یان مناڵەکانیان تەلەبەن و کاتی ئیمتیحاناتیانە تۆ مناڵی وات نییە کاتی ئیمتیحاناتی بێ لەبەر لەوەشی ئاگادار نەبی نەزانی کە ئیمتیحانەوەکەی چێوەوانە لە شوێنێکی تر یان لە شارێکی ترەوە دەیت لە وڵاتێکی ترەوە دەیت بۆ منەوە ئێمە کە سوکارمان هەیە لە ئێران یعنی هەمومان وانە ممکنە ئەوان شێوەی خوێندنەوە ینی کاتی وەرزی خوێندنیان لەگەڵ ئێمە لەوە چ جیازی هەبێ لێەوە کە دێت یەکسەر بێ ئەوەی ئاگادار بیکە بۆی کە ئاگادار بێ خۆی بۆی کە تۆ ممکنە مناڵەکانت ئیمتیحاناتیان هەبێیان وەلحاصل مشکلەیەک هەبێ یان کێشەیەکت هەبێ شتێکت هەبێ مەشغڵاتێکت هەبێ بە هەموو شێوە گشتەکەی وەری بگرین کاتێک کە تەلەفۆن بکە ئەگەر پێی بڵێ ئێستا ئەگەر دوای بخەی بۆ ماوەیەکی تر زۆر مەمنون ئەبم بەڕاستی ئەبێ بەستنی فراوانە وەری بگرین چونکە خوای پەروەردگار فەرمووی ئیذا قیل لەکم ارجعوا فارجعوا پیانوتن بگەڕێنەوە بگەڕێنەوە بە هەمان شێوە دەرگادانیش کاتێک لە دەرگا دەیڵی وەڵاهی ئەبی عەفوم کە ئەم شەو مەجالم نییە یان شتێکی وایە لە ڕاستیە قورسە لە ڕاستیە کاکراس قورسە بۆیە خوای گەورەش فێم باشترە بەڵام باشترە ئەزکا لەکم یعنی بەڵام بەڕاستی پێویستە ئینسانی مسلمان زۆر بەعادی وەری بێ ماوەسا ئەم قورسیە یا ئەم ڕازی نەبوون و پێخۆش نەبوونە بە گەڕانەوە و بە دەست وەکوە لە جوابکردن پێت وانە بوو بێتەوە کارەوەی کە خاوەن ماڵ زۆر جار بە درۆیەک هۆکار و گرفتەکەی بشارێتەوە معلومە شتێکی ینی شتێکی زۆر ناشێن تۆ وایە خۆ ئەگەر بزانین کە تۆ بەلا تۆ زۆر عادیە و ئاعتیادیە و عاجز نابیت و ئەمانە و ئەویش بزانێت کە تۆ کەسێکی هین نیت یعنی چۆنەڵێ ناخۆشحاڵ نی بە میوان ئەزانێت کە حەزت لە هەمیوان هەیە هەمیوانداری هەیە بەڵام ئەمی کە ئێڵەی یەکسەر بەڕاست وەری ئەگرێ ئیتر بەلایە زۆر عادی بێت بەڵام بەڕاستی ئەوەی جەناب دەڵێ ڕاستە حەقیقەتەن ئەوە وای کردووە کە مادام بەو شێوەی عادێکی خۆی وەرناگیریەیە وەکو سەحابە کە فەرمێ ئەچوونە بەردەرگای ماڵ لە دەرگاکەیانەیە و ئەگەر بۆی پێیان بڵێن بگەڕێنەوە بۆی ئەو ئاەتە تەطبیقکەن لە خۆیانە بۆی ئاەتەکە تەطبیق بێ پێیان خۆش و بچنە بەردەرگای ماڵ لە دەرگا بدەن پێیان بڵێن وەڵا بگەڕێنەوە وەڵام مەجالمان نییە ئەمشەو مەجالی میوانداریمان نییە لەبەرەوە بەڕاستی ئەگەر هاتوو هەموو لایەک با بۆ شێوە ڕۆتینیە وەرمانگرد و فەرمانی خوای پەروەردگار بە ئاعتیادی ینی بە ئاسانی و ملکەج بووین بۆی ئەو شتانە بەڕاستی مامۆستا سەقفی زەمەنی یا کاتی دیاریکراو بۆ ئەوەی ئێمە تەعامل و مامەڵە لەگەڵ کەسێکا بکەین کە پێی ئەگوترێ میوان چەندە بۆ نمونە جەنابەت لە میوانێکت دێ یا خۆت کەسێک دەبیتەوە ماڵەکەی خۆت لە دوای 2-3 ڕۆژ و 4 ڕۆژ هەر ئەمێنێتەوە ینی ئێمە تاکەی ئەم کەسایەتیە یا ئەم بەڕێزە بە میوان بناسێنین و وەکو میوان هەڵسوکەوتی لەگەڵا بکەین وە دوای ئەو کاتە لە میوانەوە ئەبێ بەچی ئابوو منە کورت قسەیەکی هێڵێ میوان ڕۆژە دوان خۆشە جەنابتان بۆ ئەمە چی ئەڵێن کورت قسەیەکی تریشی ئەڵێ یاخۆ بەخێربی میوانی ئازیز یا بە ڕۆژ بەهار یا بە شەو پاییز ئەوەش هەیە بە هەل زەمەکەی وەرنگرن بە حەکەشی وەرگین بەڕاستیکە کوردواری ئێساڵێ لە زۆر شوێن و لە هەڵەبجە وەکو باسەکرێ لە زۆر شوێن کە فندق و ئوتێل نەبووە لەبەر چی بووە لەبەرەوە بووە کە خەڵک ئەوە میوان دۆست بووە میان هێشتۆ میوانێک غەریبێک لە شوێنێک کابینێتەوە لە فندقی لە شوێنە کابینێتەوە جا بەڕاستی میوانداری وەکوتمان لای هەندێک کەس کە واجبە واجبەکەشی چۆنە ینی شەو ڕۆژی یەکەمیان بە واجب داناوە شەو ڕۆژی یەکەم واجبە لەسەرت فەرزە لەسەرت ئەرکە کە تۆ بە هەموو شێوەیەک مافی ئەو میوانە بدەیت لە ڕووی مەوە و سوکناوە یان لە شوێنێکە چۆن لەناو ماڵەکەی خۆتە جێگیریەکەی و بەدەمیەوە بی خزمەتەکەی خواردنی باشی ئەدەیتێ وەنایاڵی سەرمای بێ وەنایاڵی بە هەموو بە هیچ شێوێک لە شێوەکان تووشی ناڕەحەتی بێ ئەمە شەو ڕۆژێک واجبە لەسەرت کە ئەم شەو ڕۆژە تۆ لە خزمەت یابی و دوای ئەوە 2 ڕۆژ تا 3 ڕۆژی تریش هەر میوانە بەڵام نەک بە چۆن یعنی بۆ منە تۆری شەو ڕۆژی یەکەمان خزمەتێکی باشەکەی بە خواردنی تایبەتی بۆەکەی لە دووەم و سێهەم ڕۆژە ئەمەکو شەرع باسەکەین ئینا عرف و عادەتیش ئەگەر بیگۆڕێ و اعتیادی بێ ئەمە شتێکی ترە لە عرف و عادەتی خەڵکی هەیە 3 ڕۆژە میوانە
شرعیش ینی چۆن لە مخالفی مخالف نییە لەگەڵ شەرع مخالفی ناکرێت ڕۆژێ مەڕێکی بۆ سەر بڕە عتیادی قەیچێکات تۆ مادام حەزەکە پێت خۆش زۆر عتیادی باشتریش ینی بەڵام من باسی حکومە شەرعیەکەیەکەین ئەگەر ئینسان شەو ڕۆژێک واجبە خزمەتی باشی بکە بە تایبەت لەگەڵ یا بجوڵاتەوە وەکو کەسێکی تایبەت بەڵام دوای ئەوە بێتە ئەوەی کە وای لێ دێت کە تۆ چۆن خواردنی خۆت چییە هەر بە هەمانش بۆ ئەوشی داعی نایگۆڕی دوای ئەوە لەما فەرمون ئیتر سەدەقەیە سەدەقەش ئێوە یا بە ئارزی خۆتە ئەتوانی بیدێ ئەتوانی نەیدی زۆر باش وەلەو ماوەشە لەما فەرمون پرسیارشی ناکرێت کە تۆ ئەگەر غەریبێک بێت هاتبێتەوە شارەکە و هاتبێتە مامەکەیتەوە هەر لەو شەو ڕۆژێژ ئاسن پرسیاری ناکرێت بۆچی هاتووی چۆن هاتی دوای ئەوە پرسیاری دەکرێت ئەوە چۆنە ڕێکەوتت ئەم ناو خێرە ئیشێکت هەبووە یان بام لە خزمەتێکت بکەم لە خزمەت تاڵم و ئەمانە یعنی لەو فترەیە بەڕاستی شەو ڕۆژەکە دوای شەو ڕۆژەکە دوو ڕۆژیش دوای ئەوە لە دوای سێمەوە ئەنج ئەتوانی هەم پرسیاری لێ بکەین وەلەو دوو ڕۆژەش یەکەمیش ئەتوانی خواردنەکان ئەعتیادی بکەیتەوە وەکو کەسێکی کرد بەڵام دوای ئەو سێ ڕۆژە ئیتر ئەو بەڵێ مامەستا دیاردەیەک هەیە تۆ کە بۆ منە کەسێک دەنێری دەڵێ فلانە کەس دەیەوێت بێتە ماڵتان یان بۆ منە کۆمەڵێ برادەرن یا بە تەلەفۆن خاوەن ماڵە پرسێت چەند نەفەرن بۆ نمونە تۆ پێنجی پێ دەڵێ بەڵام دوایی ئەبنە حەوت بۆ خێزانی خاوەن ماڵیش حسابی ئەم پێنج نەفەرەی کردووە لە دروستکردنی چێشت و خواردن و ئەم شتانە هەر وەختی خۆی سێ هاوڵ ویستیان بچن بۆ ماڵی پێغەمبەری خوا لە بەردەرگا کەسێکی تریان توش گوتی وەڵام منیش دێم یەکێکیان گوتی ئاخر ئێمە بە پێغەمبەری خوامان فەرمووە سێ نەفەرین ئێستا بە هیچ شێوە ئێمە ڕازیمان نییە بۆ منە وەکۆڵێ بەڵێن و قسەکەی خۆمان بشکەین پێغەمبەری خوش گوێی لە گفتوگۆکەیان بوو فەرمی ئیزنی ئەویش بم بابێت ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دیاردەیە بکەین لە کاتی زیادکردنی ژمارەی میوانەکانە یا کەمبوونەوەیان چۆن هاوسەنگیەک دروست بکەین یا بۆ منە کەم و کورتی و زیادەکە چارەسەر بکەین وڵی ئەزمەی اقتصادی ئەمڕۆ ئەم قەیرانەدارەیە کاتە پێشەوە هەندێکشت بە بیری ئینسانە دێنێتەوە یعنی ماڵی حکومەتی هەرێم خێزانەوەی لێکردین ئەوە بکەین بۆم هەیە بە پەرداخ بۆمە برنج دروزەکەیان بۆن هە بە پێی ژمارەی کەسەکان شتێ دروزەکە خۆی لەسەر یەکشت پێ بڵێم لە ڕاستیە وا باشە ئینسان وا باشە کە ئینسان کاتی خواردن دروستەکە بە چۆنڵێ چاوەڕێی ئەوەش بکە کە کەسێکی زیادە ممکنە هەبێت کەسێک بێت لە پڕا ئەوانە کەسێکیان زیاتر لەگەڵابێ ئەگەر بکرێت زیاتر بکەیت بەڵام لە حەدیثەکە هاتووە فەرمی طعام الاثنين يكفي الثلاثة يعني الثلاثة يكفي الأربعة ئەوەکو بەرەکەت و ئەوانە بەڕاستی ئەگەر ئینسان وا بکە بوون قەیچێکە ئەویش بێت کوری ئینشەڵا باشەکە عیبیتیانی مشکلی نییە طبیعیە بەڵام بۆ ئینسانەکە ئەو کەسانی کە خۆیان چۆنە میوانن وا باشتر لەو عەدەدی کە دیاریان کردووە زیاد نەکەن ڕاستە چکە ماڵی وایە هەم ماڵەکەی تەزیقە جێگە نابێتەوە ممکن مەسەلە خواردنەکە نەبێت جێگە نابێتەوە تووشی ئەحراجێ بێت تووشی میوانەکانەوەشی ئیزعاج بن بە شێوی دانیشتنەکە ماڵەکەی بچووکە شوێنی ئەوەی نابێتەوە بەڵام بەڕاستی ئەوە یعنی یەکێکە لە ئادابەکانی میوان کە میوان خۆی ئەوە ڕەچاو بکات کە کاتێکە چێتە ماڵەکەەوە یان پێیان ئەڵێت ئەو عەدەدە کە دیاری کردووە لەوە زیاتر نەبێت شتێکی باشی کردووە بەڵام ئەگەرەوەکەوە زیادی کرد بە ئینسان با میوان خاوەن ماڵەکەش چۆنەڵێ با زیاتر لێ بنێت ئەگەر نەجاریتیا بوو باشتر وایە بەڵێ مامۆستا ئێستا میوانداری وەکوڵێ هەر شێوازەکەی گۆڕاوە بگرە تەکلیفاتی زۆرتریشی ڕەچاو کراوە ئێستا ڕێزگرتن و ڕێزەکەی پێوەست کراوە بە جۆری تەکلیفات و خواردن و ئەم شتانەوە بۆ منە کابرا پێشەوەی بڕوا ئەڵێ دین و بۆ ئەوەی کابرا مەسروفات و خواردن و ئەم شتانە دروستکە جەنابتان بۆ ئەمە چی ئەڵێن وەڵی لە ڕاستیە بە تایبەتی لەم کاتەیە ئەگەر ئینسان ئەگەر هەوڵ بدات لە کاتی ئەگەر میوانی دوور بێ شتێکی ترە جیاوازە بەڵام میوانی نزیک بێت یعنی با ڕەچاوی ئەوە بکە کە ئەمڕۆ خەڵک لە حاڵەتێکی مەعیشی تۆزێ قورسایە لەبەرەوە با لە کاتی نانخواردنە نایە بەسەریا و ئەگەر وە داواشی کرد وتیشی دین بزانێت کەسێکە کە ئەلحەمدوللا داراییەکی هەیە شتێکی هەیە خاوەنی شتێکە ئەوە پێی بڵێ بین دین بمانتەن باشە و لە هەمان کاتێک کە پێی ئەڵێ پێی بڵێ کە تەکلیف لە خۆت مەکە شتی زیان مەکە هەر ئەتیادی دین و حەزەکەن دانیشتن ینا خۆی لە ئەساسە ئەمڕۆ چۆنڵی میوانداری زۆر جار بەستاوتەوە بە شێوەی خواردنەکەەوە ینی من برادێک باسی کردوتی کاتێکا میوانداری بۆ شتی معنەوی و محبەتە میوانداری خۆش ینی چۆنڵێ گەشی ڕووخۆشی و بۆ ئونسە هاتەمەشەکە ئێمە ڕۆژانە پێنج جارەچینە مزگەوت بە یەک جەماعەتەکەین فەزلی جەماعەت 27 دەرەجە هەیە بەسەر
لە شوێن تا 25 دەرەجە هەیە بەسەر هینا بەسەر نوێژی ماڵەوە بۆ چونکە تۆ لەگەڵ خەڵکیات تێکەڵە بیتەوە لەگەڵ خەڵکیا ئەونسێک پیا ئاکەی هاودەمیەک پیا ئاکەی جا ئەم میوانداریەش کاکە ئەگەر بۆ خواردنیش نەبێ بە شەوان هاتووە یەکتری بکەین بەڕاستی چۆنڵێ هاودەمیەکە بەیەکەوە بوونە ناسنا تێکەڵەیەکە لە یەک تێگەشتن و لێک حاڵی بوونێکە ئیسفادە لە یەکترکردنێکە بەڕاستی هەموو ئەوانە کە ئێستا بەداخەو خەریکە کەس ئەبێ بەرەو شێوەی ڕۆژ ئاوا ینی ئەگەینە بەر لە ڕاستیە ئەو میوانداری کۆن کە بووە تەکلیفیان لەسەر یەکتریش نەبووە بۆ شێوەیە هەر وەکو عتیادی چۆنەڵێ هاتون و ماڵان لەسەر المەوجود وەکو عەرەبەڵێ هاتون لەگەڵیان نانیان خواردن و حەزیانەکەوە تەکلیف بکەن چکە وەکو وتم لەو شتە برادێک وتی جەماعەتێک میوانم هاتبوون داوای ماسییان کردبووە نمونە منیش وتی هەرچی سەری گیرفانم کردیان نەبوو ئەوە نەم نەبوو کە بتوانم ماسیەکە بە قەدر ئەوان وتی کە هاتن من مریشکم بۆ کردن و تەرتیباتترم بۆ کردن نانەخوایان و ئیلا من نەمانون تۆ ماسی هەتا پێم وتم کە من نیمە وەڵڵە پێم نەبووە ئەگینا حەزم ناکرد یعنی بۆچی بگەیتە ئەو حاڵەتی کە ئەو ئیحراجەکەی کە ئیحراجی کرد تەواو ئیحراجتری کرد دەری ببڕێکە بۆچی نەیکردو یعنی بەڕاستی ئەگەر ئینسان بکرێت لە حاڵێکی وایە بە تایبەتی لەم ئەزمەیە تەکلیف لەسەر خاوەن ماڵ نەکا ئەگەر لە دوورەوە هاتوو هەر وەکو بڵێ من میوانم کاکە وەکو خۆتان وام بەڵام ئەگەر ئەوان خۆیان زیاتر ڕێزێک لێگرن بۆی کە خواردن باش ئەدەنێ قەیچەکە چکە ڕێزی میوانیش بێجگە لە خۆشەویستی و دەربڕین بۆی و خۆشحاڵی دەربڕین بۆی و دەم و چاوت گەشتە و پێ خۆشحاڵی بۆی و زۆر بەخێراتنێکی یاخوا بەخێوێت و بخوا تۆ چاک و پیاوەتی خۆتە کە تۆ سەردانەمانەکەیت و خواردنەکەش بە هەمان شێوە ڕاستە لە ڕێزەکان کورد قسەیەکی هێڵێ نانت جۆ بێ و نازانم زمانت هەنگوین بێ تەواضع و ڕووخۆشی خاوەن ماڵ بۆ میوان ئەساسە ئێستا تۆ من سفرەی بۆ بڕازێنیتەوە بەڵام ڕووگرژ و مۆن و بێتاقەتبی میوان خواردنی بۆ چییە هیچ قسەیەکەواتە تەواضع لە کۆمەڵگەی ئێمەیە ڕووخۆشی و بەدەمەوچوونی میوان و پێکەنین بەدەمیەوە گەورەترین ئاواتی میوان بووە بەڵێ بەڕاستی جوانە ینی ئەوەی کە ئینسان مرتاحەکە کات چتە ماڵێکەوە ئەگەر بخواردنەکەیشی ئەوە نانێکی وش کرد بەس ئەگەر قوربان بێ بڵێ بەڵام کەس ئەوە بەدەمەوە تا بێت و پێی خۆش بزانی کە پێی خۆشە بەڕاستی ئەگەر چۆنە جۆش بێت لاتە بێ بە قەل ئەگەر تەماتی سوورکراوێ لاتە بێ بە گۆشتی ئاسک بەڕاستی چونکە بەڵام ئەگەر وانە بوو والعکس و بالعکس بە هەمان شێوە ئەگەر خواردنەکەشی ڕاقیترین خواردن بێ بەڵام کە دەماشای دەموچا و تەماشای هەڵسوکەوتێکی کە حەزی بە میوە حەزی پێ نییە ئیتر بەڕاستی وەکوە بە پشتا چۆن بچێتە خوارەوە بەڵێ مامۆسایەسە جۆرێکی تر لە میوانداری بەس لە بواری ئەلکترۆنیا هاتۆتە کایەوە بۆ منە لە یەکێک لە ژوورەکانی پاڵتۆگ ئەوەی ئەو ژوورە ئەلکترۆنیا زانایەک نووسەرێک شاعیرێک بانگ دەکرێت و قسە دەکا خەڵکیش گوێیان گرتووە بەڵام زۆر جار بە مایگرتنیان بە نووسین و چات میوانەکە ئیزعاجەکەن ئاداب و ڕسوماتی ئەم جۆرە میوانداریە چۆنیە یا چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە میوانداریەدا بکرێت بەڵێ وڵی پێویستە ئینسان بەڕاستی ڕەچای ئەو بکات کە ئەو چۆن لە ئەو چوارچەوەی کە دانراوە بۆ ئەو کەسی کە میوانم کە ئەو کەسی کە قسەکە لەوە دەرنەچێ بە هیچ شێوەیە تەماشاکی تۆ جاری وایە لە مێزگردێکا دوو کەس کە میوانی بەرنمەیەکن میوانی کەسی پێشکەشکارن تەماشاکی فۆزایەکەنێنەوە جاری وایە هەڵەسم پەرداخەگرنە یەکتری یعنی بەڕاستی ئەمە پێ ناوت هیچ ئادابێکی تا ڕەچاو نەکراوە و ئیحراجکردنی خاوەن ماڵیشە کە برای پێشکەشکار خاوەن ماڵەوە حقیقەتەنەوە ئەوەیە کە تۆ لەناو ماڵی ئەوە بیت بەم شێوە تەسەڕفەکەی ئەو کاتەوای دێڵە کە میوان خاوەن ماڵ حەزی لە میوان نەبوو میوان ڕقی لە میوان هەردووکیان یعنی ئەو کاتەوای دێتەوە لەبەرەوە بەڕاستی ئەو شتانش هەر پێوتری میوانداریە کە تۆ ئیجازە وەرەگری بە ئیجازەی خۆتان ئەکرێ هێنێکشت بڵێم ینی شتێک ئیساب بوون لە تەلەڤیزیۆنی ئەنعارتی زۆر جار کە تۆ جۆ لێ بێ ئەم وای داناوە کە تەلەفۆنێکی بۆ ئەکرێت و بۆیەت ینی ڕەچاوی ئاداب و ئەخلاق ڕۆشت و زمانی باش بکریانی کەچی تۆ لێوێت تەماشاکی گوێی لە جنێوێکە بێ یەکتر دایە خاتەوە بۆ چکە تۆ ڕەچاوی ئەو چوارچێوەیە نەکرد کە بۆ دانراوە لە ئادابی میوانداری بەڕاستی دەرچووی ڕاستی ئەوەش هەر شێوەیەکە لە شێوەی خاوەن ماڵەتی و میواندارەتی کە ئەبێ بەڕاستی ئەوەی تر ئەگەر ئینسان موسڵمان بوو زمانی ئەپارێزێ و هەر بۆ جۆرێکی تر هەیە لە کۆڕ و کۆبوونەوەیەکە یا لە سیمینار یا لە بەرنامەیەکی وەکو ئێمە بۆمە پێشکەشکار دوو میوان دێنێ بۆ ئەوەی قسە بە یەکتری بڵێن یان بۆ نە سنووری یەکتر ببەزێنن
ئەمەش هەر بەزاندنی ئاداب و سنووری میوانداری نییە. ئەگەر کابرا خۆی ینی شەوی بەرنامەکە وا بوو کە بەو تونژێ ئەچوو بەڕێوە ئەوە حکومێکی تری هەیە. ئەمما ئەگەر خۆی وەکو وتمانەوە پێش ئاماژمان پێ ئەگەر چوارچەوەیەکی دانابێ نابێت لەم چوارچەوەیە دەربچی کە دەرچی بەزاندنی سنووری ئەو میوانداریە کە بۆی دانایی لە ڕاستی. بەڵێ مامۆستا دوو میوان بۆ نمونە ئەوەی کە کورد دەڵێ میوان ڕقی لە میوان و خاوەنمان لە هەردووکیان بۆ نمونە ئەم دوو میوانە تەمەناکەن ئەوە حەقیقی من کەسێکی زۆر خاوەن تەواضع و میوان دۆست گوتی مەسەلەکەەوە نییە بۆ نمونە من ڕقم لە هەردووکیانە گوتی من نامتوانیوە کە وەکو پێویست خزمەتی هەردوو لایەن بکەم کە خزمەتی ئەم لا دەکەم ئەم لاوە ئەزانەیە کەم تەرخەم بووم بەرامبەری کە هی ئەم لاکەم ئەم بەشێوەی بۆیە ئەڵێ ئەم قسە لەوە چێت لەوەوە هات بەگینا بۆ منە میوانیش کە ئەچێتە ماڵێکەوە حەزەکەم خاوەن ماڵ زیاتر نازی ئەم هەڵگرێ کاتێ ڕووی قسە و محیبەت و خۆشەویستی لەوەکەوە ئەزانێ ئەم پشتگوێ خراوە. بۆ نمونە دوو میوانمان هەیە بە هۆکاری جیاواز ڕقیان لە یەکترە خاوەن ماڵ هەردووکیشیان لە کاتێکە ئەبنە میوانی خاوەن ماڵێ خاوەن ماڵ چۆن بتوانێت کۆنتترۆل و ئیدارەی ناوماڵەکەی خۆی بکات و هاوسەنگی لە نێوان ئەم دوو میوانە بۆ منە دژبەیەک و نەیارە بکە هاوسەنگیەک دروست بکات لە نێوانیانە. وەڵای جا لە ڕاستیە گەشتی وادێتە پێشەوە شتێکی وا ڕوئەدا بۆ من تۆ کەسێک دوو کەس بنە میوان ئەو دوو کەسە لەگەڵ یەکتریا نوعێک لە هین هەبێ لە بینیانە ناکۆکی و ساردیەک هەبێ لە نێوانیانە ئەو کاتە کەوێتە سەر شانی ئەو خاوەن ماڵ کە بەڕاستی تەوازن و هاوسەنگی لە هەر بینی هەردووکیانە ڕابگرێ. یعنی دائما شتێک نەوروژێنێ کە ئەو شتێکە ئەوە نەسەی ناکۆکن بێتەوە کایە جارێکی بێتەوە ئارا دڵیان گەرم بێتەوە جارێکتر بەڵکو پێویستە بە شێوێک یعنی هەوڵ بدا ئەو پەڕی جهد و توانە بکە کە وایان لێ بکە یعنی هەردووکیان کە قسە بکات لە شێوەی قسەکانیان چۆن لێت هەوڵی نزیک بوونەوەیان بدا لە یەکتری هەوڵی نەهێشتنی ئەو ساردیان بدا کە کەوتتە نێوانیان و بە هەمان شێوەش پێویستە لەسەر خاوەن ماڵ بەڕاستی ئەوە نەخوێنێتەوە کە ئەم دوو کەسە ژاتیان هەیە بەیەکەوە و لایەنیشیان بگرێ بەڵکو ناوی مەیلی بهەبێ بۆ لایەکەن بەڵکو ئەو وەکو خاوەنی ماڵ بڵێ کاکە ئەگەر کەس گلەیشیان کرد هەردووکیان میوانی من هاتونتە ماڵەکەم من تۆ چۆن بێ من احترامەکە ئەویش هەر بە هەمان شێوە لەبەرەوە بەڕاستی پێویستە ڕەچاوی هەردوو لا بکرێ و هاوسەنگی ڕابگرێ و هەوڵیش بدا لە کاتی شەوی قسەکردنەکانە چۆن لە ئەو ساردی و ناکۆکی کە هەیە بڕەوێتەوە. ئەشتوانێت لە سەرەتاوە بۆ منە ئەگەر ئاگادار بوو ئەم دوو میوانە دژبەیەکە دێنە ماڵی یەکێکیان جواب کا بڵێ بۆ شەوێکی تر بۆەوەی ناکۆکی و ئەگەر زانی کێشەی دروستێ بەڵێ زۆر تەبیعیە وەکو وشمان تەقیلەکم مرجع و فەرجع ئەوە ژێشێتەوە بابەتەوە کە تۆ میوانێکت هەیە کەسێکی تر دێت قسەی لەگەڵ ئەم میوانەیان نییە قسەی لەگەڵیان نییە بەڕاستی ئەگەر هەوڵدا کۆیان نکاتەوە بێ شێوازێکی تر هەیە بۆ منە خاوەن ماڵ وەکو تەرەف و پردی نێوان ئەم دوولایەنە ناکۆکە هەردووکیان بانگەکە بەڵام بەبێ ئەوەی کە بڵێ فلانە کەس دێ بەمیش بڵێ ئەوی تر دێ بۆەوەی ئاشتیان بکاتەوە بەڵام سەیرەکە ناکۆکی و دژمنایەتەکەیان زیاترە بێت و وەکوڵێ قڕەقڕێکی زۆرەکەوێتە نێوانیان. ئالێرا ڕۆڵی میوان چیە ینی خاوەن ماڵ چییە؟ ئایا ئەرکێکی پیرۆزی بەجێهێناویان بۆ دۆخەکەی زیاتر شێواندووە؟ وەڵای جا ئەو کاتێکێتە نیەتی پاکی خۆی کابرا نیەتی پاک بە نیەتی پاکەوە ئەوێ سڵحێ بکات بۆ سڵح و خەیر بە هەموو شێوێک تۆ تەوێت سڵحێ بکەیت چاکسازی بکەی ناوان دوو کەسە بانگیانەکەی بەڵام پێشتر ئەبێت تەبیعەتیان بناسی ئەگەر بزانی بەڕاستی ئەوەیان تیان نییە کە بڵێن وەڵا کاکە مادەم لە ماڵەکەی توێن ئێمە هیچ ناوین بەسەر چاو مادەم تۆ باوان کردین ئەگەر وان نەبوون ڕاستی بە چۆن شەڕی زیاتر نەنێتەوە تووشی یعنی زیاتر کێشەکە گەورەتر نەکا بەڵام ئەگەر زانیت بەڕاستی کەس ئەو کەسانە چۆن احترامی قسەی تۆ ئەگەن هەردوو لایەن و ڕەچای ئەو شەکەن کە لە ماڵەکەی تویان خەڵکانێکی چۆن ئەهلی وقارن ئەهلی ڕێزن ئەهلی احترامن چکە هەیە بە هیچ شتێک بەڕاستی نایەتە ڕاستە ئەوە شتێکی ترە بەڵام ئەگەر کەسێکی وابوو لێ ڕائەبینی کە بە گوێتەکان ڕائەبینی کە بە قسە دەکان لێت ڕائەبینی کە چۆنەڵێ وەکو ڕێزێک بۆ تۆ چی بڵێ واکە شتێکی زۆر باشەکە ئینسان هەوڵدا دوو کەس بۆ شێوە ئاشکاتەوە چەند خێری زۆرە چەند فەزلی هەیە بەڵام ئەگەر زین بەڕاستی خەڵکانێکن کە بڵێ وڵی بیشیڵم لەوە ناشی قسم ئەشکێنە من ئەی ناسم ئەو لەو کاتیان بەڕاستی تر تۆ هیچ لەسەر نیە. مامۆستا کورد قسەیەکی هەیە ئەڵێ دووری و دۆستی ینی هەر دوور بین و با دۆست بین ینی مەبەستەوەی ئەگەر نزیک ببنەوە یا سەردانی یەک بکەن زۆر
دۆستایەتیەکەیان نامێنێ ئەمە لە چیەوە سەرچاوێگرێت یا جەنابتان بۆ ئەم قسەی کە کورد دەڵێ دووری و دۆستی چیتان هەیە و چی دەڵێن؟ بەڵێ وڵاهی ئەڵە لایکیان پرسی دوژمنە نییە وتی لەگەڵ خزمەکانم نزیک نیم دوژمندارنی وتی لەگەڵ خزمەکانم نزیک نیم ئەوە جوابەکەی بوو. دەڕاستە زۆر جار دۆستایەتی و زۆر تێکەڵبوون هەر لە خۆی نەوعێک لە هین دروستەکە لە نێوان خەڵکا بەڕاستی بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمووی زور غبا تزدید حبا. ئەگەر تۆ یەکێک لە سەحابە هەموو ڕۆژێش بە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو ڕۆژێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر ڕۆژنە ڕۆژێک بێیت خۆشەویستی زیاترە بێت. بەڕاستی ئێمەش ئەگەر دووربین لە یەکتری خۆشەویستیمان زیاترە بێت. بەڵام کە بە یەکەوە بووین چۆن نەوعێک لە یەک هی نەبینەوەنی چۆن لە زۆرتر ئەکرینەوە لەوانێ هەنێک شت بووترێ شت بوو ڕوژێنرێ کە تۆ بەناوی سەعبەتەوە ئەیکەی بەڵام ئەو بە شتێکی تر وەرەگرێ پێی ناخۆشە بێ و ئەبێتە مای دڵێشان و لە یەک گرژبوون و ئەو شتانە. بەڵام ئەگەر دووربی دۆستبی وڵای خۆ کوردەواری پێم وایە من وازانم شتێکی جوان باشی بۆ چووە چکە زۆر نزیک بوون یەکتریش بەڕاستی هەمان شت ئەیمەوەسا سیلەی ڕەحم پەیوەندی بە میوانداری و ئادابی میوان و شێوازی میوانداریکردنەوە چییە؟ ینی ئەبێ تۆ هەر بە میوانداری و سەردان و نان دروستکردن و ئەم شتانە سیلەی ڕەحم بەجێهێنیام سیلەی ڕەحم چۆنیە بەراوردی نێوان میوانداری کاتە سیلەی ڕەحمیوان هەیە یعنی بەڕاستی کە تۆ سەردانی کەسێکی دەکەی کە خزمی نزیکتە وەکو بڵم بەسیلەی ڕەحم لەگەڵیا هەیە وەکو دایکە خوشکە برایە مامە ئامۆزایە خاڵە ئەوانە بەڕاستی هەرێکی بە پێی دەرەجەی خۆی هاتوشەکردن سیلەی ڕەحمە و ئەبێ بیکەی واجبە بێ ئەو کاتە و ئەو کاتش کە یەت بۆ لای تۆ بە هەمان شێوە ئەویش هەر پێویستی بۆ هەیە ئیستیئذان وەربگری ینی بۆ منە چی بۆ لای دایکت ئەچی بۆ لای باوکت یعنی ئیزنی لێ وەربگری کە مەجال هەیە بێم بۆلات ینی وا باشترە. بەڵام ئەگەر خۆ لە بینی خۆیانە عورف و عادەت و اعتیادی بوو هەر کاتی خۆتی پیا بکەی اعتیادی خۆت چیت مشکلێ نییە. بەڵام ئەو کاتە سیلەی ڕەحم وەکو وتت هەم سیلەی لەحمیش هەیە بەڕاستی سیلەی لەحمەکەش ئەگەر لەگەڵیا بوو باشتر و چاکتر ئەگەر توانات هەبوو ئەو پەڕی آخر ڕێزیمیان زانی وەکووتمان بێجێ لەوەی ڕووخۆشی و خۆشحاڵی دەربڕینە بەوەی کە هاتووە زۆر بەخراتن و بە دەوریا هاتنە بە هەمان شێوە خواردنەکەش چۆن بەڵگەیە لەسەرەوەی کە تۆ خۆشتر کە تۆ ڕێزی لێگری ینی ئەگەر بکرێت بەڕاستی با ئێمە وان نەکەین بڵێن وڵا خواردن وا نییە و مشکلە نییە و ئەمانە بەڕاستی یعنی خواردنی باش ئامادەکردن بۆ میوان بەشێکە لە ڕێزگرتنی مامەسا بۆ نمونە دوو خێزانی مسلمان یا دوو عایلەی مسلمان لە میوانداریکە یەک ئەگرن هەردووکیشیان مسلمان بەس خاوەن ماڵ لە ماڵەوە کۆمەڵی وێنە و پەیکەر و ئەو شتانەی داناوە کە خۆی پێی وایە نوێژکردن و عیبادەت بەمانەوە هیچ کێشەیەکی نییە بەڵام میوانەکە ئەڵێن نابەی شێوێ دروست نییە یان بۆ نمونە میوان حەزی لە تێکەڵاوی ژن و پیاو نییە بەڵام لە عورفی کەسی خاوەن ماڵە ئەڵێ هیچ کێشەیەکی نییە و ئاساییە بۆ ژن و پیاو بە پاراستنی سنووری شەرع هیچ کێشەیەکی تیانە دیاریکردنی ئەم عورفە یا ئیدارەکردنی ئەم میوانداریە لە ئەستۆی کامیانایە خاوەن ماڵ وەکەوەی کە ئاغای ماڵەکەی خۆیەتی یان میوان وەکەوەی کە هەستی بپارێزرێ کاتێک کە تۆشتە ماڵەکە کاتێکڵی هەردووکیشان مسلمانن ئەگەر منکەرێکی گەورە بینی منکەری گەورە هەڵ بدا ینی بە شێوەیەک لە شێوەکان قسەیەکی تا بکەی ینی بۆ نمونە بۆ نمونە خەڵوەتکردن لەگەڵ ئافرەتە گەر لایەن ئاعتیادی بوو با تۆ بڵێ ئەم خەڵەتە خراپ و باش خەڵوە نا بۆ منە دوو پیاودانیشتن لەگەڵ دوو خێزانەکان با ئێمە تێ نەکەوین لەو حاڵەتەیە مەسەلەن ئێمە خەڵوتمان هەیە خەڵوەمان هەیە لەگەڵ ئیختیلافمان هەیە شێخ قەرەضاوی پێڵێ ئیختیلاف پێی ناڵێ خەلوە خەلوە ئەوەیە تۆش ماڵ و ناڵ و کچ خوشک بۆ نمونە ئافرەت لەو ماڵایە بە هەر شێوە خێزانە لەگەڵ کەسێکی تر لە ژوورێکە بەیەکەوەن یا لە شوێنێکی جا لە هین تۆزە بە دوور و دانی قسە ئەەکەن سوعبەت ئەەکەن ئەو پێوتە خەلوە لە ڕاستە حتا هەندێک کەسی وای دانێکە ئەگەر لەبوو خەلوە نیە بەڵام ئیختیلاف ئیدارەکردنی جەوی نێو میوانداریەکە مەرج نییە ئەو شتانە بێ بۆ منە هەر لە گۆڕینی تەلەڤیزیۆنەکەەوە بۆ بەرنمەیەکی مناڵان بێ یان بۆ وتارێکی ئاینی بێ لە ئەستۆی کامیاندایە عورف و عادەت دائما شت دیارەکە ئەگەر ئیختیلاف هەبوو سێرکە ماڵی من چۆنەڵە کراوە بڵێن بۆ نمونە بە نمونە کراوەیە
خەڵک دێت هەمومان بەخێراتن یەکەین کچمان ژنمان ئەتیادیە ئەمە عورفی ئەمە وایە ینی اختلافێک ینی من خێزانم دایکم خوشکم دانیشن لەگەڵ یەکتریا و لەگەڵ میوانەکە ئەمە پێوتری اختلاات ئەم اختیلاتە لە فقی ئیسلامیە من بە منکەری نابینم تەنها خەڵۆت بە منکەرە بینم تێکەڵاو بوون چکە تەماشاکە لە زمانی پێغەمبەری خوا سەڵام ئافرەت تێکەڵاو بوون و هەبوون و هاتون و چوون ئەویان کردو لەبەرەوە ئەم شێوەی ئەوەنە تۆ خۆت وانیت تۆ خۆت وانیت کە هیچ شتە ماڵێکە وایە پێم وایە باش نیە تەتەڕوقی بۆ ئەو مەسەلەیە ینی خاوەن ماڵ شتێکشی داناوە کە لای تۆ جارێک ئەگەر شتێ خلافی بوو ئەگەر شتێ خلافی زۆر باش نابێت لەسەری بڕێ بۆ منە شتێکی داناوە هەیکەلێکی داناوە شتێکی وای داناوە لای هەندێک عولەما ئەوان بە شرکەزانە بەڵام لای هەندێکی تر ناوە هەر شتێکە دروست کراوە ناپەرسرێ لەبەرەوە مەسئلەی خلافی بە کێشەی لێ دروست نەکرێت مامۆستا شتێکی تر هەیە لە میوانداریە شتێکی تا ڕادەی ناشینە بەس گوێشی پێ نەدراوە ئەوەیە بۆ شێوازی قسەکردن زۆر جار خاوەن ماڵ بەردەوام قسە ئەکات و ڕێی و بۆچوونی خۆی یان بۆمنە بیر و باوەڕی خۆی تەرح ئەکات و پەخشیەکە نایەڵێ میوان وەکۆڵێ فزە لە دەین بێتە دەرەوە جاری واش هەیە بە پێچەوانەوە میوان خۆی بووە بە وەکۆڵێ مایکی گرتەوە بە دەستی و بۆ بە عریفی ئەو میوانداریە و نایڵێ خاوەن ماڵ هەر بە خێراتنێکیشیان بکە جەنابتان بۆ ئەم دیاردە ناشری نەچی ئەڵێ وەڵا جا ئەوە ئینسان بەڕاستی هەن لەو کەسانە تەبعین وایە ئینسان هەر حەز ناکە بچێتە ماڵیشی ئەڵێ جا خۆ هەر خۆی قساکە هەر خۆی قساکە و مەجالی ئێمە نادا لەبەرەوە ئەو کەسانێکی بەڕاستی بێزراون کە بۆ شێوە بێت لە هەر مەجلیسێکاوێت لە ماڵی خۆشانە بێت هەر شوێنێکاوێت و کەسانە بێزراون بەڕاستی تۆ هەرچیت پێ ئەبێ هەر ئیلا بیڵیت لەو تۆزەیەکە بە یەکەون هەڵی ڕێژی ئەوە شتێکی باش نییە بەڕاستی ئینسانە بێت چۆن لە ئادابی قسەکردن ئەوەیە کە تۆ باشتر گوێ بگرە باشتر لەوەی کە زۆر قسە بکەیت دوو جۆ زمانێک دراوە بە تۆ دوو بڵێ و یەک بڵێ و دوو ببیە لەسەر خۆ یەک دانە بڵێ بەڵام دوان ببیستە لەبەرەوە ئینسان بەڕاستی ئەگەر وا بوو خەڵکیش حەزیان پێیەتی حەزیان بە ڕەفاقەتێتی حەزیان بە هاتوچێتی ئاداب و عورفی میوانداری لە کۆمەڵگەی کوردیا چۆنە لە چه ئاستێکدایە جەنابتان چۆنی ئەبینن و باشترین عورف و ئادابی میوانداری بۆ کۆمەڵگەی ئێمە کە کۆمەڵگەیەکی پابەندە بە دینەوە چۆنی ئەبینن چی بکەین کە ئاداب و میوانداریەکی جوان بەرینە سەر وڵاهی ئەمە وەکو موسڵمان لەسەرمان واجبە کە ڕێز لە میوان بگرین لێشمان داوا کراوە کە سەردانی یەکتری بکەین سەردانیکردن یەکتری بەڕاستی خۆشەویستی و محەبەت و تەئالوف و پێکەوە بوون و پێکەوە ژیان بەڕاستی دێنێتە ئاراوە لەبەرەوە ئێمە لەسەرمانەوە بکەین و ئەگەر کاڵش بێتەوە هەڵبین تۆخی بکەینەوە بەڕاستی ئەگەر خزمایەتیمان کاڵ بۆتەوە تۆخی بکەینەوە ئەگەر نییە ئەگەر نییە لە بینی بڵین دۆست و ئاشناکانە دروستی بکەین ئەوە بەڕاستی خۆشەویستی زیاتر ئەچێنێ اینجا عورف و عادەتی کوردواریش ئەوەی تا ئێستا بەڕاستی لێ ئاشنا بووم شێوەیەکی جوانیان گرتوێتە بەر لە ڕێزی میوان و میوانداریکردن و ئەو عورف و عادەتی کە لەسەری ئەڕۆ شتێکی باشە الحەمدولیلا جوانە و بە تایبەتیش کە تەماشاکەی لە هەندێک مناسباتە من زۆرجار لە جەژنە ئاماژەی پێم کە ئەوەی کوردەواری کردوێتی ئەگەر لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ شێوەنەوە بێ لە مەدینە مەجموعەیەک بوون بە یەکەوە لە مزگەوتە یەکتریان بینن بەڵام دوای ئەوە ئەچنە ماڵی یەکتری لە جەژنەکانە بوون لە مناسبەتەکانە زیاتر یەکتری بەسەرەکەنەوە شتێکی باشە و کوردەواریش عورف و عادەتێکی جوانی دروست کردو لەو ڕۆ و تا ئێستاش کوردەواری الحەمدولیلا لە ڕووی میوانداریەوە لانە بڵێم بگەنەوە بە عەرەبی جاهیلی کاتی خۆی کە مەشهور بوون بەوەی کە دایمە ماڵی و دەرگیان کراوە بۆ خەڵکی غەریب خواردنیشان بە هەمان شێوە فراوان کاتی بەرنامەکەم تەواو زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز بەم شێوەیە ژاتی نەکۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو من خواتان لەگەڵ